بەناوی خوا سڵاو هاوڕێیان زۆر کەس داوای کردبوو زۆر کەس لە برادەران کە من چەند ڤیپیێنێکی باش بۆ ئێوە بناسێنم کە بەکاری ئێوە دێت ڤیپیێنەکان بۆ ئەوەیە هاوڕێیان کە کاتێک کە بتانەوێت زیاتر لەو وێبسایتانە خۆت ئەپانە کار بکەن پێویستتان بە ڤیپیێنێکی باشەیە بۆ ئەوەی ئۆفەرسەکان بۆ ئێوە ببێتەوە و ئێوە بتوانن لەو ئەپ و وێبسایتانە زیاترین پارەی بەدەست بێنن بۆ ئەم مەبەستە ئازیزان من دوو ڤیپیێنم هەوڕ بۆ ئێوە ئامادە کردووە کە هەم بۆ ڤیندۆز دەبێ و هەمیش بۆ ئەندروید هەبێ بۆ ئایفۆنیشە بێ ئازیزان بۆ ئەو سێ پلەتفۆرمەیە بێ کە دوو لە باشترین ڤیپیێنەکانن کە من بەپێی ئەو تەجروبەی کە هەیەتم کە ئێوە ئەتوانن بەکاریان بهێنن. بەڕێزم ئەگەر تۆ یەکەم جارە ئەو چەنێلە یابینی لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یاتماین هەفتانان دوو ڤیدیو لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تو ئەتوانی بێ بەرامبەر درەوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنی بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەی کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنیشتێ چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە. بەڵێ ئازیزان باوچینە سەر ڤیپیێنەکان ڤیپیێنی یەکەم atlasvpn لە گوگڵا سێرچەکەی atlasvpn.com هاوڕێیان من لینکی وێبسایتی atlasvpnش لە ژێرم ڤیدیۆی دانێم بوو ئەوەی ئێوە یەکسەرە بچن داونلۆدی بکەن لێرە ناچنە سەر VPN apps کاتێک کە کلیک لەسەر VPN appسیەکەی بۆ ڤیندۆز بێ بۆ iOS بێ ئەندروید ماک وهروەها وە لە ماوەیەکی نزیکدا بۆ کڕۆمیش دێت کە ئێوە ئەتوانن بۆ ئەو سیستەم عاملانە VPNەی بەکار بهێنن کاتێک کە چیتە سەرگێت atlasvpn ئازیزان لێرانە پلانی پارەیە بەڵام پێویست ناکات و بچی بکڕی تۆ ئەتوانێن VPNەی بە فری بەکاریش بهێنی کە زۆر سەرەیە ئازیزان هەروەها بوو مۆبایلیش ئازیزان ئەوانەی کە مۆبایلی بەکاردێنن لێرانە لە ئەسواقی مۆبایلەکەت ئەنوویسی atlasvpn چونکە من داونلۆدم کردووە نامەوێت دیسان بچم داونلۆدی بکەم کە لێرانە کاتێک کلیک لەسەر atlasvpnەکەی کەمێک چاوەڕێکەکەی ئازیزان ئەو VPNە باشە ڕجستێری ناوێ واتە هیچ ناونووسینێکی ناوە یەکسەرە تو ئەتوانیت دابەزینی و بەکاری بهێنی کاتێککە کلیکت کرد ئازیزان لێرانە ئەو سێ وڵاتە هەیە کە هۆڵەندا و لە ڕاستیا دوو وڵاتە دوان ئەمریکایە بەڵام یەکیان لۆس ئانجلسەوە یەکێکیشیان نیویۆرکە و سێرڤەرێکی تریش کە هۆڵەندە تو ئەتوانێت ئەو سێ سێرڤەرەی بە فری بەکاری بهێنی لەم VPNەی بۆ نمونە لێرانە کاتێک کلیک لەسەر هۆڵەندیەکەی تەنها پێویستە لێرانە تۆ کلیک لەسەر ئەو ئایکۆنەیەکەی و VPNەکە هەروەکوا بینن VPNەکە ئەتوانی بەکاری بهێنی لێرانە شەروەکوا بینن لەسەرەوە VPNەکە چالاکە بێ ئازیزان ئەوە atlasvpn ئازیزان کە ئێوە زۆر باسانی ئەتوانن بەکاری بهێنن کە یەکێکە لە باشترین VPNەکان و هەروەها ئازیزان با بچینەوە سەر VPNی دووەم کە ئەویش باشترین VPNە protonvpn.com ئەچینە سەر وێبسایتی protonvpn.com کاتێک کلیکەکەی ئازیزان هەر بەم شێوەیە من لینکی protonvpnیش لە ژێرم ڤیدیۆی دانێم بۆ ئەوەی ئێوە یەکسەر بێنە ناو وێبسایتەکەم کاتێککە کلیک لەسەر protonvpnەکەی دێتاو سەوحەیە لێرانە کاتێککە کلیکت کرد ئازیزان لێرانە دێتەوە سەر بەشی فری و گێت فری کاتێک کلیک لەسەر گێت فریەکەی هەروەکوا بینە ئازیزان لێرانە ڕجستێریەوێ تۆ ئەبێ ڕجستێری بکەیت واتە لێرانە ناوێک پاسوێردێک کامفێر پاسوێردەکە دووبارەکەیتەوە و ئەدرس ئیمەیلێک ئازیزان ئێوە لە protonvpn ئەبی هەروەکو گوتم ئەبی ڕجستێر بکەن ئەبی ناونووسین بکەن و لێرانە ناو و پاسوێرد و دووبارە پاسوێرد و جیمەیلەکەتە نووسی جیمەیلەکەی خود بێ مەسێجێک بوو جیمەیلەکەتە چ ئەو جیمەیلەکە لێرانە دانەی و کۆدێکتە دەتێ و دەبی ئەو کودەی داخل بکەیت بەڵام با من بچمە سەر مۆبایلەکەم و شێوە کاری ئەو VPNەش پێتان برێن بە هەمان شێوە کاتێک کەچیتە سەر ئەسواقی مۆبایلەکەت ئازیزان لێرانە نووسی protonvpn کلیکەکەی ئایکۆنەکەتان لەبیر بێ ئازیزان ئایکۆنەکە بەو شێوەیە چونکە من ئینستاڵم کردووە هەر بەم شێوەیە ئەچمە ناو protonvpnەکەش ئازیزان لێرانە کاتێک کلیک لەسەر protonvpnەکەم بەڵام پێشتر هەروەکو گوتمە بیر ڕجستێرتان کرد بێت چونکە ئەو VPNە ڕجستێریەوێ لێرانەش ئازیزان protonvpn ئەو سێ IPەتە دەتێ یابان و هەروەها هۆڵەند و ئەمریکا تەنها پێویستە تۆ کلیک لەسەر لێرانە بکەی بوو نمونە ئەمریکا US free ئەوەی داگری و لێرانە کانێکتەکەی کاتێککە کانێکتت کرد
ئێستا من کانێکت بووم بەو VPN-ەی بە protonvpn. بەڵێ ئازیزان هاتینەوە کۆتایی ئەم ڤیدیوهەش. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت. هەر ڕەخنا کامێن پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیوە لە چەنێلی یوتیوب بووم بنووسن، من بە چاوان جوابتان ئەدەمەوە. تا ڤیدیوەیەکی تر، وێبسایتێکی تر، فێرکاریەکی تر و هەروەها ئەپێکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.